لەبەرچی خوددا ڕێگە بە هەبوونی خراپە دەدات و ڕێگری لە خراپەکاری ناکە. بەڵێ، لە ڕاستیدا ئەمە یەکێکە لە گەورەترین پرسیارەکانی فەلسەفە و خوداناسیش. لە فەلسەفەدا ئەمە ناونراوە پرۆبلێم ئۆ تیۆدیسی، یاخود بە کێشەی شەڕ ناو دەبرێ. گەر سەرنج بدەی ئەم پرسیارە هەتا سەردەمی یۆنانیەکان درێژ دەبێتەوە. یەکێکە لەو بابەتانەی لە فەلسەفەی هێلێنیستیکیشدا باس و خواس و مشتومڕی لەسەر کراوە، بەتایبەت ئەگەر لە بابەتی خوداناسینا و مەسیحیەتدا سەیری ئەم بابەتە بکەی، ئەوە سەرەتاکەی بۆ چەندین سەدە پێش ئیسلام دەگەڕێتەوە. بۆ نمونە لەو توێژینەوانەی خۆم ئەنجامم داوە، یەکەم کەس لە مەسیحیەتدا کەوا باسی ئەم بابەتەی کردووە ناوی سایند ئۆگۆستینە. وشەی سایند لە زاراوەی مەسیحیەکاندا وەک وشەی وەلی ناو ئیسلام وهایە. سایند ئۆگۆستینیش هەر بەڕاستی یەکێک بوو لە خوداناسە زۆر بەناوبانگەکان. پێم وایە لە سەدەی سێمی پاش زاینی ژیاوە. ئەویش یەکێکە لەو کەسانەی باسی کێشەی شەڕی کردووە. بەڵام ئێمە ئەوەش بەدی دەکەین کە ئەم کێشەیە لە دیدگای ئاینی مەسیحیشەوە چارەسەر نەکراوە. هەر لەم ڕوانگەیەشەوە لە سەدەکانی ناوەڕاستدا زۆرێک لە مەسیحیەکان وازیان لە دینەکەیان هێنا و هەڵگەڕاونەتەوە، وەک چۆن لای خۆمان دەڵێن مرتەد بوون. واتە زۆرێک دەستیان لە دینەکەیان هەڵگرتووە تەنیا لەبەر نەبوونی وەڵام بۆ ئەو کێشەی شەڕە. زۆر کەس دەپرسن لەبەرچی ئەم بەڵایانە بەسەر من دێن؟ لەبەرچی لە دنیادا خراپە هەیە؟ هۆکاری ئەم هەموو شەڕە چییە؟ هەر بۆیە زۆرێک لە مەسیحیەکان لەبەر بێوەڵامی ئەم پرسیارە دەستیان لە دینەکەیان هەڵگرتووە. بەداخەوە لەبەر ئەوەی دنیای ئیسلامیش لە زۆر شت دواکەوتووە، لەناو ئێمەشدا تازە چی دەستکراوە بە باس و خواسی ئەو پرسیارانە. گەرچی لە کۆندا لە ناو ئیسلامیشدا زۆر باسی ئەم بابەتە کراوە، بەڵام دەستپێکی ئەوەی زۆر بەجددی ئەم پرسیارانە لە ناو جیهانی ئیسلامیشدا باسی لێوە بکرێ دیاردەیەکی تازەیە. زۆرێک دەپرسن جەنابی ئەڵڵا لەبەرچی مۆڵەتی خراپەکاری دەدا؟ ئافرێنەرێک کەوا ڕەحمەتی ناکۆتای هەیە لەبەرچی وێ ڕای بینینی ئەو هەموو خراپەکاریە لە گەردووندا هیچ ڕێگریەک ناکات و حەقی بەسەرەوە نییە. لەم ماوەیەدا ئەم پرسیارانە ڕوویان لە زیادبوون کردووە. لێرەدا دەتوانین لە ڕوانگەی چەند خاڵێکی گرنگەوە وەڵامی ئەم پرسیارانە بدەینەوە. سەرەتا دەبێ ئەوە بڵێم کە لە گەردووندا هیچ کەسێک ناتوانێ هێندەی جەنابی ئەڵڵا خاوەنی ڕەحمەت بێ. ئەمە یەکەم خاڵی گرنگە کە دەبێ هەڵوەستەی لەسەر بکەین. واتە ئەگەر ئێمە لە بابەتێکدا سۆز و بەزەییمان پیشاندا، ئەوە لەو هەستی سۆز و بەزەییەمان بەکارهێناوە کە جەنابی حەق هەر لە سەرەتاوە بە ئێمەی بەخشیوە. لێرەدا پەنا بۆ نمونەیەکی مێتافۆری دەبم. واتە ئێمە بەو دڵۆپە سۆز و بەزەییەی هەمانە لێپرسینەوە لەو زاتە دەکەین کەوا هێندەی هەموو دەریاکان سۆز و بەزەیی هەیە. لێپرسینەوە لە ڕەحمەتی ئەو دەکەین. ئەمە وەک چی وایە؟ وەگەوە وایە پارچەیەک ئاوێنە لەسەر زەوی کەوتبێ. هەر کاتێک خۆر هەڵهات بەشێک لە تیشتی خۆرەکە ئەو پارچە ئاوێنەیەش ڕۆشن دەکاتەوە. لە نمونەکەی ئێمەشدا وەک ئەوەیە ئەم پارچە ئاوێنەیە بڵێ من خاوەنی ڕۆشناییەکی زۆرم و تەنانەت لە خۆریش ڕۆشناییم زیاتر هەیە. پرسیارەکەی ئێمەش لە ڕاستیدا بەرەو نالۆجیکێتێکی لەم شێوەیە دەڕوات. وا دەڵێین مادام ئەڵڵا بەو ڕادەیە سۆز و بەزەیی بێکۆتایی هەیە لەبەرچی مۆڵەت بەم شتانە دەدا. ئەمە لە حاڵێکدایە سەرچاوەی ئەوەی پرسیارێکی وەها دەکەین لەو دڵۆپە بەزەیی و ڕەحمەتەوەیە کە لەومان وەرگرتووە. یەکەمین شت کە دەبێت لێرەدا بپرسین ئەوەیە کە ئایا لە دنیادا شەڕ خراپە هەیە و ڕوودەدا؟ بێگومان لە دنیادا شەڕ هەیە. ئەمە بابەتێک نییە کە کەس بتوانێت نکۆڵی لێ بکە. دەشێت ئەم جۆرە شەڕانەش بۆ پۆلێنی جیاواز دابەش بکەین. واتە ئەو شتەی کە ئێمە بە شەڕ ناوی دەبین، بەڵام بە هەر لەسەرتاوە شتێک بڵێم. ئەم پرسیارە زیاتر نکۆڵی کارانی بوونی خوددا دەیپرسن. گەرچی هەندێک لە ئیماندارانیش دەیپرسن، بەڵام سەرچاوەی یەکەمی پرسیارەکە لە کەسانی نکۆڵیکەر لە بوونی خودداوە هاتووە. واتە ئەتەیستەکان یەکەم کەس بوون کە ئەم پرسیارەیان کردووە. تەنانەت گەر سەیری مێژوو بکەین، زۆرێک لە فەیلسوفە ئەتەیستەکان ئەم پرسیارەیان کردووە و بەم شێوەیە پاڵپشتیان لە نکۆڵیکردنی خوددا کردووە. هەر بۆیە ئەم بابەتە هەتا دەیڤد هیوم درێژ دەبێتەوە. ئاشکرایە کەوا هیوم یەکێکە لە فەیلسوفە بەناوبانگەکان. پاشان گەر سەیری ڕۆژگاری ئەم ڕۆژمان بکەی، ریچارد دۆکینز کەوا دەتوانین بە بەناوبانگترین ئەتەیستی سەردەم ناوی ببین، بە هەمان شێوە لە ڕێگەی ئەم پرسیارەوە پاڵپشتی لە بۆچوونەکانی خۆی دەکا. دۆکینز دەڵێ
گەر خوددا خاوەنی ئەو ڕەحمەتە بێکۆتایە بووایە کەوا باسی دەکەن، ئەوە ڕێگەی بەو خراپەکاریانە نەدەدا کەوا لەمڕۆدا ڕوو دەدەن. ئەویش بە هەمان شێوە هەمان پرسیاری فەلسەفی دووبارە دەکاتەوە. من پێشەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە، پێشەموو شتێک دەمەوێت بڵێم. مرۆڤێک کە باوەڕی بە بوونی خوددا نەبێ، مافی ئەوەی نییە کەوا پرسیارێکی لەو شێوەیە بکە. لە ڕاستیدا دەبێ هێڵێکی تۆغ بەژێر ئەم ڕستەیەدا بهێنین. لەبەرچی مافی پرسیارێکی لەم شێوەیەی نییە، چونکە لەگەڵ خودی خۆیدا دەکەوێتە دژبەیەکیەوە. چونکە کابرا سەرەتا دەڵێ خوددا نییە، دواتر دەڵێ لەبەرچی خوددا ئەم کارانە دەکا. دەی تۆ لە بناغەوە باوەڕت بە بوونەکەی نییە، هەر بۆیە بە گوێرەی بانگەشەکەی خۆی دەڵێین پرسیار لە کاری کەسێک دەکەی کە خۆت دەڵێیت بوونی نییە. هەر بۆیە لەم ڕوانگەیەوە پرسیارەکە هیچ لۆژیکێکی تێدا نییە، بە تەواوی وەک پارادۆکسی لێدێ، چونکە تۆ ناتوانی لێپرسینەوە لە سۆز و بەزەیی کەسێک بکەی کەوا بوونی نییە، لەبەرەوەی هەر لە سەرتاوە دەڵێی بوونی نییە. بەڵام گەر کەسێکی باوەڕدار ئەم پرسیارە بکات و هەوڵی زانینی حیکمەتی کارەکە بدا، ئەوە لەو کاتەدا دەتوانین وەڵامێکی لۆژیکی بابەتەکە بدەینەوە. گەر ئێمە پۆڵێنی جۆرەکانی شەڕ لە دنیادا بکەین، ئەوە بەسەر چەند پۆڵێنێکی جیاوازدا دابەشیان دەکەین. گەر خودی خۆم ئەو پۆڵێنکاریە بکەم لە ڕیزی هەرە سەرەوە، ئەو جۆرە لە شەڕدا دەنێم کەوا بەدەستی مرۆڤەکان ئەنجام دەدرێن و پێم وایە لە سەدانەوەدی شەڕەکانیش هەر لەسەر دەستی مرۆڤ ئەنجام دەدرێت. گەورەترین خراپەکان لەسەر دەستی مرۆڤ ئەنجام دەدرێن. هەر بۆیە با سەرەتا بنووسین ئەو خراپانەی مرۆڤەکان بەرامبەر مرۆڤەکان ئەنجامی دەدەن، لە ڕیزی دووهەمدا بنووسین ئەو خراپانەی مرۆڤەکان بەرامبەر ئاژەڵەکان ئەنجامی دەدەن، چونکە مرۆڤەکان زوڵم لە ئاژەڵەکانیش دەکەن. لە سێم ڕێزبەندیدا دەتوانین کارەساتە سروشتیەکان دابنین کەوا لە هەموو دنیادا ڕوو دەدەن، بە نمونە بوومەلەرزە و لافا و گەردەلوولە گەورەکان. ئەمانەش دەبنە هۆی زیانی گیانی. گەر ئەمەش بە شەڕدا بنین، ئەوە دەتوانین لە پۆڵێنی سێهەمدا دای بنین. لە پۆڵێنی چوارەمیشدا باز لەو ئازارانە دەکەین کەوا ئاژەڵان تووشی یەکتری دەکەن، چونکە هەندێک لە ئاژەڵان لە ڕێگەی ڕاوکردنەوە بژێوی ژیانیان پەیدا دەکەن. هەر بۆیە دەتوانین لە ژێر چوار ناونیشاندا کێشەی شەڕ ڕیز بکەین. سەرەتا باز لەو شەڕە دەکەین کەوا لە زوڵمی نێوان مرۆڤەکان خۆیانەوە سەر هەڵدەدا. بەڕای من ئەمە گەورەترین شەڕە کەوا لە دنیادا هەیە. باشە کەوەهایە لەبەر چی ئەڵڵا ڕێگە لەم کارانە ناگرێ؟ ئەمە دوو هۆکاری هەیە. یەکەم هۆیان ئەوەیە کە ئێرە دنیای تاقیکردنەوەیە، واتە ئەگەر ئێمە باوەڕمان بەوە هێنابێ کە ئێرە دنیایەکی کاتیە، واتە باوەڕمان بەوە هەبێ کە ئێرە دنیایەکی تێپەڕ و ڕاگوزەرە، باوەڕمان بەوە هەبێ کە ژیانی ڕاستەقینەی ئێمە لە دنیای ئەبەدی ئاخیرەتدایە، ئەوا دەبێ باوەڕیشمان بەوە هەبێ کە ئێمە لەم ژیانەدا بە تاقیکردنەوەی جیاواز تێدەپەڕین. لەم سۆنگەیەشەوە بۆ ئەوەی تاقیکردنەوەکەمان فراهەم بێت، ڕێگە بە تێپەڕینی هەندێک لەو خراپانە دەدرێ. بەڵام هەندێک لە مرۆڤەکان بە شێوەیەک لە شێوەکان ناتوانن ئەم ڕاستیە تێبگەن، هەر بۆیە لە پرسیارەکەیان بەردەوام دەبن و دەڵێن گەر خوددا ڕەحمەتی بێکۆتایی هەیە، لەبەرچی مۆڵەت بەو تاقیکردنەوە دەدا کە خراپەی تێدا ڕوودەدا. وەڵامی دووهەمیش بەم شێوەیەیە. هۆکاری ئەوەی مۆڵەتی بەم جۆرە کارانە داوە ئەوەیە کە مرۆڤەکان ئیرادەیان هەیە، واتە بە شێوەیەکی ڕێژەیی ئیرادەیان هەیە، واتە ئەو مرۆڤەی خراپە دەکا لەو کاتەدا ئیرادەی خۆی بەکارهێناوە. گریمان جەنابی حەق پرسیارێکی وهای لە ئێمە دەکرد: بەندەکانم، مادام ئێوە حەز دەکەن بەوەی لە دنیادا هیچ زوڵمێک بوونی نەبێ، ئەوە من دەتوانم ئەو دنیایەتان بۆ دروست بکەم، بەڵام لە پێناو ئەمەدا دەبێت ئەو ئیرادە ڕێژەییەتان لێ بستێنمەوە کەوا پێم بەخشیون، واتە ئەو ئیرادەیەی هەمانە هەڵدەوەشایەوە و تیاماندا نەدەما، واتە چیدی لە ژیاندا مافی هەڵبژارنی شتێکمان نەدەبوو، واتە ئەو میکانیزمەی لێدەسەندینەوە کەوا لە ڕێگەی عەقڵی خۆمانەوە بڕیار لەسەر شتەکان دەدەین. گەر ئەمەی بکردایە، ئالەو کاتەدا نەمان دەتوانی هیچ خراپەیەک بکەین. گەر خوددا بژاردەیەکی لەو شێوەیەی بخستایەتە بەردەممان، ئایا قبوڵمان دەکرد؟ دەی ئایا گەورەتر لە نیعمەتی ئیرادەی ئازاد بۆ هەڵبژاردن شتێکی ترمان هەیە؟ دەیگەر ئەو ئیرادەیەی هەمانە لە دەستمان بسێنرایە، ئەوە وەک بوونەوەرەکانی ترمان لێدەهات، واتە لەگەڵ ئاژەڵاندا هیچ جیاوازیەکمان نەدەمایەوە، چونکە کاتێک سەیری جۆرەکانی تری زیندەوەران دەکەین، لەواندا ئەم ئیرادەی هەڵبژاردنە نابینین. لەم سۆنگەیەشەوە هەنگێک بە درێژایی ژیانی خەریکی فڕین و سوڕانەوەیە و شیلەی هەڵاڵە کۆ دەکاتەوە و هەنجوین دروست دەکات،
هەموو کاتێکی ژەم کارە دووبارە دەکاتەوە و ناتوانێت شتێکی جیاواز بکە. ئاژەڵەکانی تریش بە هەمان شێوەن. هەرکێکی تایبەتیان پێسپێردراوە و هەموو کاتێک ئەو کارە دووبارە دەکەنەوە. بۆ نمونە قەت مریش شتێک نابینی کە بڵێت من چیدی تااقەتی هێلکەکردنم نەماوە و حەزم لە کارێکی ترە، چونکە ئەو ئیرادەیەی نییە، ناچارە ئەو کارە دووبارە بکاتەوە. هەر بۆیە لە ڕێگەی نەبوونی ئیرادەوە دەتوانین خزمەتی دنیا و مرۆڤەکان و هاوسەنجی سیستەمی ژینگە بکەین. لەبەر نەبوونی ئیرادەشە کەوا ئەوان ناتوانن بە هەوەسی خۆیان ڕەفتار بکەن. بەڵام مرۆڤەکان بەو شێوەیە نین و مافی هەڵبژاردنیان هەیە. خۆگەر مرۆڤەکانی وەک ئاژەڵەکانی تر بوونایە، ئەو کات هەر یەک لە بەهەشت و دۆزەخ و ژیانی ئەبەدی هیچ واتایەکیان بۆ نەدەمایەوە. تاقیکردنەوەشمان هیچ واتایەکی بۆ نەدەمایەوە. هەر بۆیە قورئانیش پێمان دەڵێت الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. واتە هەر یەک لە مەرگ و ژیانم بۆ تاقیکردنەوەی ئێوە دروست کردووە. دەی هۆکاری سەرەکی ڕەوانەکردنی ئێمە بۆ ئەم دنیاە هەر ئەمەیە. واتە ئامانجێک لە ژیانماندا هەیە کە بریتیە لەوەی ئەو ژیانە ئەبەدیەی ئەولا ببینەوە. هەر بۆیە بۆ چوونە ناو ئەو تاقیکردنەوەیەوە سەرەتا پێویستە ئیرادەت هەبێ. گەر ئیرادەت نەبوو ئیدی ناتوانی لە تاقیکردنەوەکەشدا بەشدار بیت. هەر بۆیە کاتێک جەنابی حەق ئەم ئیرادەیەی بە ئێمە داوە، لە پێناو ئەوەدا بووە کە کاری چاکە ئەنجام بدەین. لەبەر ئەوە پەیداوین کەوا کاری خێر و چاکەی پێ ئەنجام بدەین. بەڵام لەبەر ئەوەی ئیرادەکە ئازادە، مرۆڤ دەتوانێت لە خراپەشدا بەکاری بهێنێ. هەر بۆیە هەندێک جار خراپەش دەکات. تەنانەت دەشێت کارگەلێکی خراپی وەهاش بکە کە بوونەوەرەکانی تر ناتوانن ئەنجامی بدەن. جەنابی حەق بەهۆی ئەو تاقیکردنەوەیەی ئەنجامی دەدا مۆڵەتی ئەم شتانەی داوە. ئەگەر نا ڕازی تاقیکردنەوەکە نەدەما و وەک ڕۆبۆتێکمان لێدەهات. واتە جەنابی حەق وەک ڕۆبۆتێک پرۆگرامەکەی دادەڕشتین و چیدی نەمان دەتوانی بڕۆینە دەرەوەی ئەو پرۆگرامە. دەبێ بەو شێوەیە سەیری بابەتەکە بکەین. واتە لە پشتی ئەو شەڕانەی مرۆڤەکان ئەنجامی دەدەن ئیرادە هەیە. دواتر مرۆڤەکان زوڵم لە ئاژەڵەکان دەکەن. دەتوانین ئەمەش هەر لە هەمان چوارچێوەی پێشوودا هەڵبسەنجێنین. سێهەم شەڕیش ئەو ئازارەیە کە ئاژەڵەکان لە نێو خۆیاندا بە یەکتری دەگەیەنن. چونکە هەندێک لە ئاژەڵەکان بۆ ئەوەی درێژە بە ژیانیان بدەن پێویستیان بەوە هەیە ڕاوی ئاژەڵانی تر بکەن. چونکە دنیا لە سیستەمێکی داخراودایە. لە پێناو پاراستنی هاوسەنجی ژینگەی ناو ئەم سیستەمە داخراوەش پێویست بەمە دەکا. خۆگەر ئەمە ڕوونەدا، واتە گەر هەندێک لە ئاژەڵەکان لەسەر یەکتر نەژین، ئەوا ڕەگەزی هەمویان لە ناو دەچێت. بێچوەکانیان لە برساندا دەمرن. بۆ نمونە شێرێک بۆ ئەوەی بێچوەکانی تێر بکە ناچارە بەوەی ڕاو بکە. خۆگەر ڕاو نەکاتەوە بێچوە بچووکەکانی لە برساندا دەمرن. پێویستە لەم گۆشەنیگەیەشەوە سەیری بابەتەکە بکەین. گەر هەر یەک لەم ئاژەڵانەش یەکتریان نەخواردایە، سەرنجام چی ڕووی دەدا؟ لێرەدا پێویستە سەیرێکی ئەو ڕەهەندەش بکەین. بۆ نمونە بیر لە زەریاکان بکەینەوە کە ماسی گەورەهی بچووک دەخوا. ئەوە لە ماوەیەکی زۆر کەمدا ژیان لە نێو زەریاکاندا نەدەما. ئیدی ملیاران ماسی هەموو لایەکی دەتەنیەوە. زەریاکان سەرشار دەبوون لە ماسی، وهای لێ دەهات کە چیدی بۆ ژیان دەست نەدا. هەر بۆیە لەم ڕوانگەیەوە هاوسەنجی نێوژینگە پارێزگاری لێ دەکرێت. تەواوی جۆرەکان بەم شێوەیە بەردەوامی بە ژیانیان دەدەن. هەر بۆیە جەنابی حەق وەک ئەوەی لە پێناو ڕاوکردن هەندێک ئامرازی بە ئاژەڵە ڕاوکەرەکان داوە، لە هەمان کاتدا هەندێک ئامرازی بەرگریکردنیشی بە هەندێک ئاژەڵی ترداوە. هاوسەنجیەکان بەم شێوەیە پارێزگاریان لێ دەکرێت. گەردونیا سیستەمێکی کراوە بووایە. واتە گەر بمانتوانیایە ڕوو لە هەر شوێنێکی گەردون بکەین کە دەمانەوێ، ڕەنگە ئالەو کاتەدا سیناریۆکە جیاواز بووایە. بەڵام لە ئێستادا هەموو شتێک هەر لەسەر ئەم دنیایە ڕوودەدا. هەر بۆیە پێویست بەوە دەکا کە هاوسەنجی ڕابژیرێ. ئەمەش تەنیا بەو شێوەیە فەراهم دەبێ. لە کۆتاییدا دەبێت باسی بابەتێکی تر بکەم کە ڕەنگە لە سەدا 10 یان 5 بابەتی شەڕ بگرێتەوە. ئەویش بریتیە لەو ئازارانەی مرۆڤەکان بەهۆی کارەساتە سروشتیەکانەوە تووشیان دەبێ، وەک مەرگ و زیانەکان. بەڵام لەبەر ئەوەی مرۆڤەکان سەیری تابلۆ گەورەکە ناکەن، زۆر جار دەکەونە ناو ئەم هەڵەیەوە. ئێوە بیر لە تابلۆیەک بکەنەوە کەوا نرخەکەی 50 ملیۆن دۆلارە. بۆ نمونە تابلۆیەکی لیۆناردۆ داڤینچی، ڕێمبرەند و بیکاسۆ. بۆ نمونە ئێوە زۆر لە تابلۆکە نزیک بوونەتەوە و وردبینێکیشتان بەدەستەوە گرتووە. ئالەوێدا کۆمەڵە هێڵێکی ناشرین دەبینن کەوا بە فڵسە چێشراوە و هیچ واتایەکیان نییە و تێکەڵ و پێکەڵن. ئالەو کاتەدا دەڵێی وای ئەمە چ دیمەنێکی ناشرینە.
بەڵام گەردوو مەتر بیتە دواوە و سەیری کۆی تابلۆکە بکەی بە شێوەیەکی گشتی، ئالەو کاتەدا هەموو شتێک دەگۆڕێت، وانە؟ ئالەو کاتەدا تێدەگەی ئەو خاڵە تاریک و ڕەشانەی سەر تابلۆکە کە هەمویان یەکیان گرت چ تابلۆیەکی قەشەنگ دروست دەکەن. ڕووداوە سروشتیەکانی ناو دنیاش لە پێناو دروستکردنی تابلۆیەکی لەو شێوەدایە. گەر ئێوە بە موچێشێک شتێکی بچووکی لێ دەربهێنن، ڕەنگە بەدەستی ئێوەوە زۆر ناشیرین دەربکەوێ، بەڵام گەر ئەو هەموو شتە ناشیرینەی لای تۆ پێکەوە لە تابلۆیەکدا کۆ ببنەوە، اینجا ئەو دیمەنە ناوازەیەی لێ دروست دەبێ. هەر بۆیە کاتێک سەیری ڕووداوە سروشتیەکانیش دەکەین، بە نمونە گەردەلوول و تۆفان و بوومەلەرزە، گەرکەمێک لە توێژینەوە زانستیەکان بڕوانین، دواتر لەوە تێدەگەین کە بۆچی ڕوودەدەن. بۆ نمونە لە جەمسەرەکانی زەوی کەوا هەڵم دروست دەبێ، گەردەلوولەکان ئەو هەورانە هەڵدەگرن و بەرەو ناوچەکانی تر دەیگوازنەوە، یان تۆفانەکان کەوا ڕوودەدەن زۆرینەی کات بەرەکەت دەهێنن بۆ ئەو ناوچانەی پێیدا دەڕۆن. بەڵێ، ڕەنگە زیانیش بگەێنن، بەڵام لەبەر ئەوەی سەرنجامێکی گەورەی لە خێر و چاکە تێدایە، لە کاتی سەیرکردنی تابلۆ گەورەکەدا لەوە تێدەگەین کە ئەمانە پێویستیەکی وجودیان هەیە، بوومەلەرزەکانیش بە هەمان شێوەن. گەر سەیری مێژووی گۆی زەوی بکەین، ئەو ڕووداوەی شکلی بە توێکڵی زەویداوە بوومەلەرزە بووە. دروستبوونی شاخەکان و دەشت و دۆڵ و دەریاکان هەر بە بۆنەی بوومەلەرزەکانەوە بووە. گەر بوومەلەرزەکان نەبوونایە، گۆی زەوی بەم شێوەی ئێستای لێ نەدەهات. بۆ ساتێک بیر لەوە بکەنەوە، گەر توێکڵی گۆی زەوی بە تەواوی ڕێک بووایە، گەر ئەو گازانەی لە ژێر توێکڵی زەویدا کۆ دەبنەوە و بەردەوام فشار دروست دەکەن هەر لە ژێر زەویدا مابانایەوە، سەرنجام چیان لێ دەکەوتەوە؟ ئالەو کاتەدا بە شێوەیەکی بەردەوام تەقینەوەی زەبەلاح لە شوێنە جیاوازەکانی دنیادا ڕووی دەدا و بە شێوەیەکی بەردەوام لە لەرینەوەدا دەبوو. هەر بۆیە لە سایە ئەو بوومەلەرزانەوەیە کە هاوسەنگی لە سەر ڕووی توێکڵی زەویش فەراهەم بووە، واتە ئەمەش پێویستە. ئیدی توێژینەوە لەسەر کام ڕووداوی سروشتی دەکەیت بیکە، لە کۆتاییدا دەگەی بەوەی کە حیکمەتێکی گەورەی تێدایە و درک بەڕازەکەی دەکەی. تەنانەت لەم جۆرە ڕووداوانەشدا چاومان بە هەڵی مرۆڤەکان دەکەوێت و دەینەوە سەر ئیرادەی مرۆڤ. بۆ نمونە هەندێک کەس دەڕۆن خانوو شوقە لەو شوێنانە دەکەن کەوا ڕێڕەوی ڕۆیشتنی ئاوی چەم و ڕووبارە. هەر بۆیە لافاوێکی گەورە دروست دەبێت و زۆرێک لە مرۆڤەکان بەم هۆیەوە دەخنچێن، یاخود دەچن یەکەی نیشتە جێبوون لەو شوێنانە دروست دەکەن کە ناوچەی بوومەلەرزەن و هێڵی کۆبوونەوەی وزەی دروستکەری بوومەلەرزەیان تێدایە. لە حاڵێکدا لە ڕووی زانستیەوە ئەوە دەزانن کە بوومەلەرزەیەک بە تێپەڕینی کات ڕوو دەدات، بەڵام ئەوان هەر بەردەوامن لەوەی خانووی تێدا دروست بکەن. بەم شێوەیە زیانی گیانی زیاتر دەبێت. تەنانەت لە مەشدا تاوانی مرۆڤ ڕۆڵێکی گەورە دەبینێ کە بریتیە لە نیشتە جێبوون لە شوێنی هەڵا. بەڵێ، ئەوە ڕاستە کە لە هەندێک ڕووداوی ناو دنیادا شەڕ بەدی دەکەین، بەڵام پێویستە لە حیکمەتی هەر یەک لەم ڕووداوانە بڕوانین. پێویستە سەیری ئەنجامەکەی بکەین، دواتر پێویستە هەردەم ئەمەشمان لەبیر نەچێ. بە گوێرەی عەقیدە و خواناسی ناو ئیسلام هەر شتێک ڕوودەدا جەنابی حەق دەیئافرێنێت. جگە لە ئەڵڵا کەس توانای ئافراندنی نییە. لەم سۆنگەیەشەوە ئەوەی وەک یەکێک لە پایەکانی ئیمان ئەژمار کراوە کە باوەڕمان بە قەدەری خێر و شەڕیش هەبێ، چونکە هەر خۆی خێر و شەڕ دەئافرێنێ. بەڵام دەبێت ئەوەش لە یاد نەکەین، ئافراندنی شەڕ نییە، بەڵکو ئەنجامدانی شەڕ بە شەڕ ئەژمار دەکرێ. واتە ئافراندنی شتێک کەوا شەڕی تێدایە بە شەڕ ئەژمار ناکرێ، بەڵکو ئەنجامدانی شەڕەکە بە شەڕ ئەژمار دەکرێ. با کۆتا نمونەش بهێنمەوە کە لە بەرچی ئەمانەوە هایە، چونکە سەرنجام ئێمە باوەڕمان بەوە هەیە کە جەنابی حەق الذي أحسن كل شيء خلقه، واتە هەموو شتێک بە جوانی دائافرێنێ، بەڵام مرۆڤەکان بە هەڵە بەکاری دەهێنن. بۆ نمونە جەنابی ئەڵڵا ئاگری ئافراندووە. لە ڕاستیدا ئاگر لە خودی خۆیدا شتێکی زۆر جوانە. دەتوانی چێشتەکەتی لەسەر لێ بنێ، دەتوانی وەک وزە بەکاری بهێنی، هەروەها وەک ڕۆشنایی بەکاری بهێنیت. واتە زۆر سوودی جیاوازی هەیە، بەڵام گەر تۆ بە ئەنقەس دەستت بخەیتە ناو ئاگرەکەوە و دەستی خۆت بسووتێنی، لەم کاتەدا ناتوانی بڵێ ئەم ئاگرە بۆ دروست کراوە، کەوایە ئەمە شەڕە. ئالەم کاتەدا قسەیەکی ڕاستمان نەکردووە، چونکە ئەوە ئامانجی دروستکردنەکەی نەبوو، بەڵکو ئێوە بە هەڵە بەکارتان هێنا. ئێوە ئاگرەکەتان وەکو شەڕ لێ کرد. هەر بۆیە خودا هەرچێک بەدی بهێنێ بە 1001 ئامانجی چاک بەدی دەهێنێ.
بەڵام کاتێک هەندێک لە مرۆڤەکان لە ڕێگەی ئیرادەیانەوە بە هەڵە بەکاری دەهێنن دەتوانن ئەو شتانە وەک شەڕ لێ بکەن.